دوێنێ 24 شارەوانی دەدەپا لەلایەن چەتەکانی ئاکەپەوە لەسەر کار لابران و کەسانی ئاکەپەیی لە جێگەیان دانران. کارمەندانی ئەو شارەداریانەیش دەڵێن کە کار بە بڕیارەکانی ئاکەپە ناکەن و لەلایەکی تریشەوە سەرۆککۆماری تورک ئەردۆغان ڕایگەیاندووە کەوە هیوای ئەو بووە و کەسانی خۆی لە جێگەی شارەدارە کوردەکانی باکوور دابنێت و دەبوایە زووتر دەستی بەو کارە بکردایە. حکوومەتەکەی ئاکەپا دەستی با کودەتایەکی ئیدارەیی کردووە بەسەر شارەداریە کوردەکانی باکووری کوردستاندا و بڕیاری لابردنی 24 شارەداریشیان داوە. سەرۆککۆماری تورک ئەردۆغانیش لەسەر ئەو بابەتە دەڵێت دەبوایە پێشتر دەستمان بەو کارە بکردایە. سەرۆک وەزیرانی دەوڵەتی تورکیش بیناڵی یڵدرمیش لەسەر هەمان بابەت وتی ئەندامەکانی خۆمان لە جێگەی ئەو شارەداریە کوردانە دادەنین. لەلایەکی ترەوە ڕۆژنامەوان عەبدولقادر سەلڤی کە نزیکی حکوومەتەکەی ئاکەپەیە لە نووسراوێکدا دەڵێت لە دوای دەست بە سەرداگرتنی شارەوانەکانی دەبەپا ئیتر سەرەی پەرلەمانتارانی هەدەپەیە. لە ناوچەی سووری ئامەدیش لەلایەن پۆلیسەوە شارەوانی داگیر کرا. بارەگای شارەوانەکان بوونەتە سەربازگە و بە دیاربەندی کۆنکرێتی و ئۆتۆمبیلی سەربازی گەمارۆ دراون. لە فارقینش شارەوانەکە بە ئاڵای تورکیا داپۆشراوە. لە شاری ئێلحێش کرێکارانی شارەوانی مانیان لە کار گرتووە و ناڕەزایەتی دەردەبڕن لە بەرامبەر ئەو هێرشە. لە کەرجەوسی سەر بە ئێلحێش لە دوای ئەوەی دەست بەسەر شارەوانەکە داگیرە هاوسەرۆکی شارەوانی ناوچەکە زەینەب ئۆدۆجۆ دەست بەسەر کرا. لە ناوچەی گیادینی سەر بە ئاگریش لەو کاتەدا دەستیان بەسەر شارەوانەکاندا گرت و هەموو نووسراوە کوردەکانیان لێکردەوە. لە ناوچەی ئەردەشی سەر بەوانیش نووسراوە کوردەکانیان وەک نیشاندانی نەژادپەرستی بە ئاڵای تورک داپۆشران. لەلایەکی ترەوە لە جۆڵەمێرگ یاریدەدەری والی ئامەد لە جێگەی شارەداری وەزیفدار کرا و لە سەرەتاشدا وێنەی هاوسەرۆکانی شارەداریەکان و ماڵپەڕی شارەداریەکان دەستیان بەسەرداگیرە. لەوانیش بە سەدان کەس لە بەردەم شارەداری ئیپەکیلۆ کۆبوونەوە و لێدوانێکیاندا و ڕایانگەیاند هیچ کەسێک لەلایەن ئاکەپەوە قبول ناکەین. لە ناوچەی ئەردێش یاریدەدەری شارەوانی ناوچەکە گولەر ئاڤیج لێدوانێکیدا و ڕایگەیاند ئەوانی لەلایەن گەلەوە هەڵبژێردراون دەتوانن بەس ئەوان لە کاردا بمێنن. لە ناوچەی ئەرتەمێنتی سەر بەوانیش لە بەردەم شارەوانی دەست بە چالاکی نۆبەت کرا. لە ناوچەی پرسۆسی سەر بە ڕەحاش خەباتکارانی شارەوانی لە بەردەم بینای شارەوانی دەستیان بە چالاکی نۆبەت گرتن کرد و ڕایانگەیاند کە ئەوان لەگەڵ ئاکەپەدا کار ناکەن.